پەیمانگایەکی لێکۆڵینەوەی ئەمریکی هۆشداری لە داڕوخانی دۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان دەدات. پەیمانگای واشنتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک لە شیکاریەکدا کە بیلال وەهاب نووسیوێتی لەسەر دۆخی هەرێمی کوردستان تیشکی خستووەتە سەر چەند پرسێک و پێی وایە هەرێمی کوردستان لە بەردەم ئایندەیەکی نادیاردایە بەهۆی ناکۆچێنی و خۆیەکانیشەوە ڕەنگە دۆستایەتی ئەمریکا لەدەست بدات. نووسینەکە دەڵێت بەهۆی مەحسوبیەت و نەبوونی ژێرخانی کەرتی تایبەتەوە هەڵاوسانێکی زۆر لە کەرتی گشتیدا دروست بووە و زیاتر لە 80% داهاتی هەرێمی کوردستان بۆ موچەی فەرمانبەر و خانەنشینان دەڕوات. ئەوەش ڕوون دەکاتەوە حکومەتی هەرێم لە سەرەتای ئەم ساڵەوە تەنیا 3 موچەی دابەش کردووە کە دوانیان موچەی دواکەوتووی ساڵی ڕابردوو بوون. پەیمانگای واشنتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک ئەوەش دەڵێت دواکەوتنی موچەی فەرمانبەران ناکۆچی نێوخۆیی لە نێوان هەردوو حزبە سەرەکیەکەی دەسەڵات لە هەرێم هێناوەتە ئاراوە و جۆرێک لە فەوزای سیاسی لێکەوتووەتەوە. لەو ڕووەوە ڕاجایی لە نێوخۆی یەکێتی نیشتیمانی لەسەر کەمکردنەوەی موچە دروست بووە بە جۆرێک بەشێکی حزبەکە پشتیوانی دەکەن و بەشێکیشی دژی دەوەستنەوە. هەرچی بنەماڵەی بارزانیشە وەکو پەیمانگە ئەمریکیەکە دەڵێت ململانەی دەسەڵاتی تێدا زەق بووەتەوە. بە جۆرێک باڵی سەرۆکوەزیرانی ئێستا نێچیروان بارزانی ئامۆزای سەرۆکوەزیران بە خراپیدارەدانی کەرتی نەوت و سامانە سروشتیەکان لە ڕابردوودا تۆمەتبار دەکەن. پەیمانگاکە دەڵێت ئەگەرچی پارتی دیموکرات 45 پەرلەمانتاری هەیە و دەستی بەسەر پیشەسازی نەوت داگرتووە، بەڵام ئەم باڵا دەستیە لەسەر ئەرزی واقع هیچ کاریگەرێکی نەبووە. بەو پێی هێشتا جوگرافیا و داهات و هێزە ئەمنیەکانی هەرێم بە کردەی بەسەر دوو زۆنی دەسەڵاتدا دابەشکراون. گەرچیش پارتی دیموکرات دەیەوێت یەکێتی نیشتیمانی بکاتە هاوبەشێکی بچووک، بەڵام ئەو حزبە سوورە لەسەر هاوشانی پارتی لە هەموو بوارێکدا. هیچ کامیش لە هەردوو حزب ئامادە نین هێزەمنیەکانیان بخەنە ژێر دەسەڵاتی حکومەتی هەرێم. ئەمە ژوای کردووە میلیشاکانی عێراق نمونە بە پێشمەرگە وەک هێزی حزبی و نانیشتیمانی بهێننەوە. پەیمانگای واشنتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک لە درێژەی شیکاریەکەیدا ڕوونی دەکاتەوە بێڕەچاوکردنی ئەو دەسەڵاتە حزبی و دەرەبەگایەتی حکمی هەرێم دەکات. واشنتن هەوڵی داوە لە ڕێی پرۆگرامی مەشق و پڕچەکردنەوە هێزە ئەمنیە حیزبەکانی هەرێم بە دامەزراوەی بکات کە ئەمەش بە بۆچوونی واشنتن یەکێک لە پێویستیەکانی قۆناغی ڕوبەڕووبوونەوەی هەردوو ڕێکخراوی قاعیدە و داعش بوو. پەیمانگاکە لە بەشێکی دیکەی شیکارەکەدا دەڵێت سەرانی هەرێمی کوردستان خوێندنەوەی هەڵەیان بۆ ئەم پشتیوانی لۆجستی واشنتن لا شەڕی دژ بە داعشدا کرد. وایان لێکدایەوە ئەم پشتیوانیە مانای لایەنگری واشنتن بۆ ڕیفراندۆمەکەی ساڵی 2007 دەگەێنێت کە نووسەری شیکارێکە بە ڕیفراندۆمێکی کارەسات هێن ناوی دەبات. بەڵام کاتێ دەرکەوت واشنتن هیچ پشتیوانیەک دەرنابڕێت هەرێمی کوردستان دووچاری بێهیوایی بوو. لە کۆتایی ئەو شیکاریەدا نووسەر پێی وایە لە بەرامبەر پشتیوانی مادی و لۆجستی بۆ پێشمەرگە دەبێت واشنتن چاکسازی بکاتە مەرج بەسەر کاربەدەستانی هەرێمی کوردستانەوە تاوەکو پێشمەرگە لە ژێر هەژمونی هەردوو حزب دەربێنرێت. دەربارەی دۆخی دارایی هەرێمی کوردستانیش نووسەر هەر لە بەشی کۆتایی وتارەکەیدا دەڵێت هەرێمی کوردستان بەردەوام چاوی لە دەستی بەغدایە تا بودجە و هاوکاری مادی بۆ بنێرێت. بە تایبەت کە بەهۆی پەتای ڤایرۆسی کۆرۆناوە لە ئێستادا جیهان بە قۆناغێکی سەختی ئابووریدا تێدەپەڕێت و ڕەنگە نەتوانرێت هیچ پلانێکی ڕزگارکردن بۆ ئابووری هەرێمی کوردستان بەگەڕ بخرێت.